دیارە سەرڕای هەڕەشەکانی ئەمریکا بوو ئەوەی تورکیا موشکی سیستمی بەرگری S-400 لە رووسیا نەکرێت، بەڵام ئەردوگان گوێ بەو هەڕەشانە نەدا و سیستمەکە گوایە ئێستاکە لە ڕێگادایە بەرەو تورکیا. هادی سۆفیزادە لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە نەروێژە و لەگەڵماندایە. کاکاتی خۆشاتەوە بەڕامەکانی بەشی کوردی. جاران زۆری وڵاتانی جیهان بە وشیاریەوە بۆ هەڕەشەکانی ئەمریکا گوێیان شل دەکرد، بەڵام ئەمڕۆ ئەوە کۆریای باکوور، ئیران و ئەوەیش ئەردوگان و تورکیا لەو جورە هەڕەشانە سڵ ناکەن. هۆی چییە؟ لە ڕاستیە سیستمی دوو قوتبی لە دنیادا بە شێوەیەکی کە بە مودێلێککە سەری هەڵداوەتەوانێ و ئەوە بۆتە هۆیەوەی کۆمەڵی لە وڵاتانی بە خصلەت دیکتاتۆر لە دەوری یەک کۆبوونەتەوە یەکتر ساپۆرت دەکەن. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە مەسەلەسی رووسیا، ئێران، تورکیا هەیە کە زۆر بەرژەوەندی هاوبەشیان هەیە و لەم ناوەیژە تورکیا بە دەرەجەی یەکەم ئەمنیەتی ملی یا ئەو شتێک کە وەکو پێڵێن یا تەواویەتی ئەرزی ئەو وڵاتە بەڕاستی لە مەترسیایە خۆیان ئەمەیان هەست پێ کردووە و هەر دوێن و پێدەکەش کە عەلی باباجان یەکی لە کار بەدەستە مؤسسەرەکانی پارتی داد و گەشەپێدانی سەر بە ئاکەپە سەر بە ئەردۆغان ئەم مەترسیانەی خستووەتە ڕۆ. وەزعی تورکیا زۆر ئاسیب پەزیرە لەبەر ئەوەی کە بە هەموو شێوەیەک ئەیەوێت لە چوارچێوەی ئەمنیەتی ملی خۆیە بەرگری لە خۆی بکات لەم قۆناغەیە. کاکادی دیارە هەر کارێک کاردانەوەی خۆی هەیە. لەو بڕواایەدان ئەگەر سەرۆک ترامپیش بێدەنگ بێت بەرامبەر ئەردوگان و کڕینی ئەو موشکانە، شیانی هەیە ئەنجومەنی نوێنەران و هەروەها سنات هەڵوێستێکی تونتریان بەرامبەر بە کڕینی ئەو موشکانە هەبێت و تورکیا سزا بدرێت؟ دەرکی من لە سیاسەتی دەرەکی ئەمریکا ئەوەیە کە سیاسەتی دەرەکی ئەمریکا چ لە دەورەی دموکراتەکان و چ لە دەورەی کۆماری خوازەکانە هەر یەکێکە و نەگۆڕە و تورکیا ئەو تەسیراتەی بۆ وڵاتانی غەربی نەماوە. تورکیا لە سەردەمی بلۆکی شەرقا وڵاتێ بوو کە سپاب ئیتمینانێ بوو لە هەمبەر بلۆکی شەرقا. ئێستا خۆی بۆتە لە واقعا بۆتە بەشێ لە بلۆکی شەرق، ئەگەر بە پێناسەی بڵێن بلۆکی سوسیالیستی پێناسەی بکەین، بەڵام یاوەکو قەوارەکەی کەما بێتەوە. بۆیە بەرژەوەندی ئەمریکا بە تەواوی لەگەڵ تورکیا لێکدا بڕاوە و بەشێک لە پسپۆرانی سیاسی و بەتایبەتی لە ڕاوێژکارانی ئەمنیەتی دۆناڵد ترامپ ئەو ڕاستیەی خستە ڕوو و بە ئاشکراوتی کە تورکیا لە ئێران مەترسیدارترە و قەتەریش لە کورەی شمالی کە ئەم دوانە دوو وڵاتی ئەخوانین. بەس کاکادی سەرپیچەکانی سەرانی ئیران وایە خۆ تورکیا و ئەردوگان چ کاریگەریکی هەیە لەسەر پێگەی ئەمریکا لە جیهان؟ بێگومان ئەمریکا بە پلان و پرۆژە ئەچێتە پێشەوانێ. تورکیش ئێستا دەورەیەکی پڕمەترسی تێپەڕەکە. تورکیا لە ئەو پەڕی بێسوباتیایە و تەنانەت تورکیا کە خۆیان ئەترافەکەن ئەمنیەتیان لە مەترسیایە پێدەچێت لە کێشەی سووریا لە نەهایەتە ئۆستانی هاتایش لە دەستبند. نیگەرانیەکانی تورکیا یەک و دوو نییە. ئێستا وڵاتانی غەربی لەسەر مەسەلەی قەبرس لەگەڵ تورکیا دووبارە بۆتە کێشەیەکی گەورە. تورکیا بۆتە بە مشکلێک لە ڕاستیە بۆ وڵاتانی ڕۆژاوایی و ڕۆژ بە ڕۆژ ئەو کلێنەیژ قوڵتر ئەبێتەوە. بۆیە تورکیا سیاسەتێکی بە قەولی فارسکوتنی فەرار بە جڵەویان گرتووەتە پێش و ئەمریکایش ئەتوانێت لە نەهایەتە سیاسەتەکانی ئەمریکا لە بەرەو پێشە ڕۆ پاشگەز بوونەوەیان بۆ نییە. بەس ئەم جۆرە مانەوەرکردنەوەی ئەردوگان پێکی لە ئەمریکا و ئەوەی تری لە رووسیا لەو بڕواایەدان لە کۆتاییدا بەکام لە دەشکێتەوە ڕۆژاوا یان ڕۆژهەڵات؟ من دڵنیام ئەگەر تورکیا هەر ئەمڕۆ پاشگەز بێتەوە لە هێنانی موشەکەکانی موشکی S-300 و پێداویستیەکانی جارێکی کە ناتوانێت کە متمانەی وڵاتانی ڕۆژاوایی بۆ بەتایبەت ئەمریکا بەدەست بێنێتەوە. ئەگەر تەنها یەک نمونە چاپبوونی وتارێکی بەڕێز جەمیل بایەک سەرۆکی پارتی کرێکارانی کوردستان لە ڕۆژنامەی واشنگتن پۆست، ئەمە یەکێ لەو ستارتی حرەکەتێکە کە دژایەتی خۆیان لەگەڵ تورکیا نیشان بدەن بە ئیزافەی زۆر شتیکە کە لە ڕێدایە و بێگومان
ئەو دوو وڵاتە ناتوانن بەتایبەت لەسەر مەسەلەی سووریا، لەسەر مەسەلەی وڵاتانی عەرەبی، لەسەر مەسەلەی قبرس بەرژەوەندیەکانیان دش بەیەکن. هادی سۆفیزادە لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری، زۆر زۆر سپاس. هەر بژین.